لەبەرەوە دایمە ڕازگۆ بن ئەگەر سەرخۆشتان ماڵ بێ قەت مناڵێکی بچکۆلەتان قەت پەنا بۆ درۆ مەبەن. قەت دایکان زۆربەی مناڵ لە دەوروبەرەکەیەوە فێری درۆ بێ، تەلەفۆنت پێیە، ئەوە مەشغوڵیت، بەڵێ مەشغوڵم لە شوێی لە مەتبەخم، خەریکی چی؟ خەریکی چێژ لێنانم. چێشتەکەتان چێ ئەوەیە نەکەیت یەک کلمەی مخالف بە مناڵ بڵێ، چکە مناڵ درۆ نازانێت، مناڵ ڕازگۆیە. لەو ڕۆژانەیە مناڵێک لە عەمەلیات بوو، شەو درەنگ بوو، تمۆ مناڵە چێ هێناوتانەتە عەمەلیاتەوە؟ بەخوا ئەوە 3 ساڵێکە بوو، کچێکی بچکۆلە بوو، بەنجی وەرگرتبوو تۆزێ گوێژ بوو بۆی کە نەترسێ. منی شوم بۆ لای وتم ئەم ناسیت؟ وتی ناوناسم. وتم ئەی چی بووەکەن؟ وتی ئەو تەلە لە قۆڵم دەرێنم، قۆڵم شکاوە. وتم دە باشە یەک ماچم بەرێ. چی ماچ نایە؟ کۆرەکەم کچیەک، باوکە چاک، دایکە چاک، ماچێکم بەرێ. بخوا ماچ نایە. وتم بۆ؟ یاخە باوکم دێتی ماچ نەیی بە کەس. مناڵێکی بچکۆلە کورە ئاخر وتم من مەحرەم و دکتۆرم و مەلام و لە هەمان کاتە ماچێکم بیتێ زەرەر ناکەی. بەخوا تۆزێ شل بوو. وتی یاخە دایی باوکمی زانێ. وتم کاکە ئەو کامێرە و ڤیدیۆ شتانە بکوژێنەوە با ماچێکی ئەم کچە جوانە بکەم، یەک کەسی نەیباتە دەرەوە بڵێ ئەم کچە جوانی لە عەمەلیاتە ماچیان کردووە. باوەڕم پێ بکە ئەوەنەم بەلاوە سەیر بوو، مناڵێکی بچکۆلە بەس پێیان وتبوو ماچ نەی بە کەس. لەوانەیە لێم بوو بە ڕابعەی عەدەوی ماچێکی نایامێ. بۆ حاڵی ئەویش هەر بۆی دڵی بەمەوە نەترسێت، بێتاقەت نەبێت، چکە مناڵ عادەتەن پێێتە عەمەلیاتەوە بەتەنیا ئەگری، پێم سەیر بوو ناگریە. بڕە خۆشەویستان، مناڵ زۆر ڕازگۆیە، مناڵ درۆ لە مەسەلیان نییە، ئەوەی لەسەر دەمی بوو ئەوە ئەڵێ، سادقە، چی هەبێت هەر ئەوە باسەکات. بۆیە نەکەن مناڵەکانتان لەسەر دۆرە، نەکەن مناڵەکانتان ئەوە بترسێنن فێری درۆیان کەن. مناڵ فێری ڕازگۆیی کەن لەگەڵ پەروەردگاری خۆیانە. مناڵ فێر مەکەن وەڵاوە عەیبە، وا لە مناڵەکەی کە ئەوەی پێ ئەڵێ عەیبە عەیبە، یعنی لەبەر چاوی خەڵک عەیبە. نە، فێری مناڵەکەت کە بڵێ کوڕمەوە تاوانە، خوای گەورە پێی ناخۆشە تۆ ئەو بکەی. ئەو کاتە کە خەڵکیشی لا دیار نەبێ، عەیبەکەی لێ دێ بە تاوان، ئەزانێ ئەمە خوا پێی خۆشە کە مڕاقی بێ بەسەرەوە. ئەمە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عەلەیه وسەلەم. بۆیە ئەبێ مناڵەکانمان لەسەر ڕازگۆیی لە ناخەوە پەروەردە بکەین، وەکو پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم سەحابەکانی وا پێوەردە کردبوو. ئەو سەحابانەی کە حەدیثیان لە پێغەمبەری خوا جێڕایەوە هەر هەموویان عدول بوون، هەر هەموویان سەحابەی صادق بوون، نەک پێغەمبەری خوا خۆی صلی الله عەلەیه وسەلەم.